ئیمامی عەلی باسێکمان بۆ دەجێڕێتەوە خۆشەویستی نێوان سەحابە فیلله چۆن بووە، چۆن ڕنگدانەوەی لەسەر ژیانیان هەبووە. پێشەوا عەلی کوڕی ئەبوو تاالب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا وەفاتی کردبوو نەدەهاتە خەونم. زەمان ڕۆیشت، ئەبوو بەکر بوو بە پێشەوای موسڵمانان، پێغەمبەری خوام هەر لە خەوا نەبینی. زمانی عمەری کوڕی خەتاب بوو، پێغەمبەری خوام لە خەوا نەبینی. چەند ساڵێک لە خلافەت و لە فەرمانڕەوایی ئەمیری ئیمانداران عمەری کوڕی خەتاب تێپەڕی کردبوو. شەوێکیان لە خەوما وام زانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانە ماوە. لە مزگەوتەکەی پێغەمبەرە وەکو جاری جاران دانیشت بووین، ئای کە شادمان بووم، سەردەمی سەعادەت و بەختەوەری. دوای نوێژی بەیانی بوو، پێغەمبەری خوا کە نوێژی بەیانی بۆ کردین و تەسبیحات و دوعا و پاڕانەوەکان کرا، ئافرەتێک بانگی کرد ئەی پێغەمبەری خوا، خورمام هێناوە و دابەشی کە بەسەر هاوڵان و سەحابەکاندا. پێغەمبەری خوا لەناو هەموو سەحابەدا فەرمووی عەلی تۆ بڕۆ خورماکە بێنە. چوم عەلاگەیەک خورما بە پەڕۆیەکی جواندا پۆشرا بوو، پاک و خاوێن لەسەر لێ عەلاگەی چندراوی خورمای ئەو منتیقەی عەرەبستان و سعودیەدا هێنام، بردمە بەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی عەلی دەمت بکەوە. دەمم کردەوە و دەنگێ خورمای خستە ناو دەممەوە. ئەوەندە بەتام و شیرین بوو، خۆزگەم خواست خۆزگە پێغەمبەری خوا دەنگێ خورمای تری بدامایە. بەڵام پێغەمبەری خوا فەرمووی دابەشی کە بەسەر هاوڵاندا بایەکی بەش بەریان بکەوێ. دەنگە خورماکەی ترم بە نسیب نەبوو. بەو ئاواتەوە بەخەبەر هاتم، بەخەبەر هاتم بانگی بەیانیە، نزیک بانگی بەیانیە و چوومە مزگەوت. بەڵام پێغەمبەری خوا لە ژیانە نەماوە صلى الله عليه وسلم. زمانی عمەری کوڕی خەتابە جێنشینی پێغەمبەر صلى الله عليه وسلم. لە شوێنەکەی پێغەمبەرە لە هەمان میحرابا دانیشتووە. نوێژی بەیانیمان کرد و دوای تەسبیحات و پاڕانەوەی دوای نوێژ بە هەمان دەنگی ئافەتەی گوێمان لێبوو، وتی پێشەوای ئیمانداران عمەری کوڕی خەتاب سەرلەیە خورمام هێناوە دابەشی کە بەسەر هاوڵ و سەحابە بەڕێزەکاندا. لەناو هەموو سەحابەدا بە هەمان شێوە ئیمامی عومەر فەرمووی عەلی بڕۆ بیهێنە. هێنام و فەرمووی دانیشە، واللهی چۆنم بینی بوو لە خەوەکەیە بە هەمان شێوە هەمان پەڕۆ هەمان خورما بوو. فەرمووی عەلی دەمت بکەوە. ئیمامی عومەر لەگەڵ ئیمامی عەلیدا ئەوەندە یەکتریان خۆشویستووە، فیلا تەنها لە پێناوی خوادا. بەڵێ دەڵێت دەمم کردەوە بە دەستە پیرۆزەکانی بەو دەستەی دادپەروەری پێ ئیجرا دەکرا، دەنگێ خورمای خستە ناو دەممەوە. ئەوەندە تامی خۆش بوو، خۆزگەم دەخواست دەنگێ خورمای تری بدامایە. ئیمامی عومەر زەردەخەنەیەکی برایانەی کرد و فەرمووی عەلی چاوەڕێ مەبە، هەستە خورماکە دابەشکە بەسەر هاوڵاندا. واللهی پێغەمبەری خوا دەنگێکی تری بدایتایە منیش بۆم زیاد دەکردی، بەڵام چونکە ئەو ئەم شەو هەر یەک دەنە خورمای دایتێ، منیش تەنها ئەو دەنگە خورمایەت دەدەمێ. سبحان الله لە گەورەی پەروەردگار، لە پاکی ئەو ڕوحانە، ئەو خەوەی کە عەلی لە خزمەت پێغەمبەرا بۆ صلی الله عليه وسلم. عومەریش هەمان شتی بینیوە و لە خزمەت کۆڕ و مەجلیسی پێغەمبەری خوادا بۆ صلی الله عليه وسلم. ئەم دوو ڕوحە پاکە لە ئاسماندا بەیەک دەگەن، هەمان دیمەن دەبینن. ئای چەند خۆشە ئینسان لە ژیانیدا هاوڕێیەکی ئاوای هەبێ. بەڕاستی ئەو دوو مرۆڤە گەورەن کە لە پێناوی خوادا یەکتریان خۆش دەوێت.